سڵاوتان لێبێت باهۆی ئەو شەپۆلە بارانبارینەی کە چەند ڕۆژی ڕابردوو سنووری پارێزگای کەرکووک و دەوروبەری گرتووەتەوە بارانێکی زۆر باریەوە و لافاوەیەکی زۆر لە گوندەکانی سنووری ناحەی قەرەحەسەن هاتووە و ژمارەیە پردی ڕەمانەوە و هاتوچۆی نێوان ژمارەیەک زۆر گوندی لە سنووری ناحەی لەیلان و قەرەحەسەن بڕیوە لەبەرەوەی لافاوێکی زۆر هاتووە و پردانە بەرگەیان نەگرت و پردەکانی بردووە و ئێستا هاتوچۆ لە نێوان ژمارەیەک زۆر لەو گوندانەی قەرەحەسەن و لەیلان بڕاوە و نەماوە. ئەمە پردێکە لێرە ئەم پردە گوندەکانی ناحەی لەیلان و گوندی خاڵۆبازیانی و حوسێن ئیسلام و ناوچەکانی دیکە بەیەکەوە بەستێتەوە و هەندێک جار هاوڵاتیانی چەمچەماڵ و ئەو سنوورە دێن بۆ لەیلان لێرەوە هاتوچۆیان دەکرد، بەڵام بەهۆی ڕمانی ئەم پردە و پردەکەی دیکەی یعنی ئەو پردەی دیکەی خاڵۆبازیانی و حوسێن ئیسلام یان هاتوچۆ لە نێوان ئەم گوندە بڕاوە. دوێنێکەش جەعفەر بەتات سەرۆکی شانەی قەیرانەکانی عێراق سەردانی کەرکووکی کردووە هاتووە و ڕایگەیاندووە 5 گوند بە تەواوەتی گەمارۆ دراون و هاتوچۆ لە نێوانیاندا نەماوە. پێویستە حکوومەتی عێراقی چارەسەری بۆ بکات. ئەمە پێویست بوو لەم ڕێگایەوە خەڵک هاتوچۆ بکات، بەڵام وەکو دەبینن ئێستا ئەم هاوڵاتیە بەم سیارەوە دەیەوێت بچێتە ئەو بەر ناتوانێت و هەوڵەدا بچێتە ئەو بەرەوە ئاوەکە زۆرە ناتوانێت بچنە ئەو بەرەوە. ئەم هەر هاوڵاتیەک دێتە ئێرە ناتوانێت بچێتە ئەو بەر بتوانێت ینی ئەبێ ئاوها بە زەحمەت بچێتەوە بەر ئەوش سیارەی بەو جۆرە ئەگەرنا وەکو دیکە سیارەی دیکە ناتوانێت بچێتە ئەو بەرەوە. بۆیە ینی هاتوچۆ لە نێوان ئەم گوندانە بڕاوە و حکوومەتی عێراقی ئیدارەی کەرکووک لە هەوڵدایە ئەو پردانە چاک بکات و ئەو ڕێگانە چاک بکات. ئاوها لەم ینی مەسافەی ئەم پردە سەرجەم پردەکە بەشێکی کەمی نەبێ، سەرجەم ئەو پردەی لەگەڵ خۆیان بردووە ئاوەکەەوە. ئاوەکە پێشتر زۆر بەهێز بووە، ئەگەر ببینن ئەمە سەر شەقامەکەیە وەکو دەبینن تا ئێرە ئاو بەسەر پردەکە و بەسەر شەقامەکە شاهاتوە و بەرز بووەتەوە. بۆیە ینی ئەو پردەی کە وەکو باسم کرد ئەو دییانە بە لەیلان و بە ناحەی لەیلان و ئەو سنوورانەی کەرکووک دەبەسێتەوە سەرجەم هاتوچۆیان بڕاو و ڕێگانیە هاتوچۆ بکەن لەبەرەوەی وەکو باسم کرد ئاوێکی زۆر هاتووەتە لەم چەمەی سەرەوە هاتووە بەرەو خوار بەرەو ناحەی لەیلان و گوندەکانی خواروی کەرکووک دەڕوا. ینی ئەم پردە بە تەواوەتی ڕماوە، ئەم پردە بە تەواوەتی ڕماوە، هیچ هاتوچۆیەک نەماوە هاوڵاتیان بتوانن لێرەوە هاتوچۆ بکەن لەبەرەوەی وەکو باسم کرد پردەکە بە تەواوەتی ڕماوە و لافاوێکی زۆر هاتووە. ئەو پردەی دیکەش بۆ پردی حوسێن ئیسلامی پێ دەڵێن ئەوش ماوەیەکی کەمە دروست کراوە، بەڵام ئەوش بەهۆی ئەم بارانە بە لێزمە و لافاوەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو هاتووەتە کەرکووک ئەویش ڕماوە. وەکو باسم کرد سەرۆکی شانەی قەیرانەکانی عێراق ڕایگەیاندووە کە عێراق ئێستا چاوی لەسەر ئەوەیە کە پێویستە بە زووترین کات ئەم پردانەی کەرکووک کە لە گوندەکانی ناحەی قەرەحەسەن ڕەماون پێویستە حکوومەتی عێراقی بە تەواوەتی بە پەلە بکات لە چاکردنیان لەبەر ئەوەی ڕێڕەوی سەرجەم ئەو گوندانەی کە لەسەر ئەم پردانەیە کە 5 گوند بە تەواوەتی وەکو ئەو باسی دەکات گەمارۆ دراون و گوندەکانی ینی حوسێن ئیسلام خاڵۆبازیانی شێخ گیری بەیانلوو سەرجەم ئەو شوێنانەی کە ینی لەم لافاوە زەرەریان کردووە ئێستا هاتوچۆ لە نێوانیان یا زەحمەت بووە یا هاتوچۆ بە تەواوەتی نەماوە. پێویست ئەکات ینی بچن لە چیمەنەوە بەرەو کەرکووک بڕۆن لە کاتێکە یا ئەگەر ئیشی لەیلانیان هەبێ بچنە چیمەن و دوای بێنە کەرکووک و بێنە لەیلان لە کاتێکدایە ئەگەر لێرەوە بڕۆن لەوەیە 15 خولەک بۆ 20 خولەکی بوێ لەم دییانەوە بگاتە لەیلان یا 10 خولەک، بەڵام ئەگەر بێت و بچنە سەر ڕێگای سەرەکی کەرکووک سلێمانی و دواتر بێنەوە لەیلان نزیکەی کاتژمێرێکی دەوێت تا دەگەنە کەرکووک. ئەمەش زەحمەتێکی زۆری بۆ هاوڵاتیانی ئەم گوندانە دروست کردووە و چاوەڕێ دەکەن حکوومەتی عێراقی بە زووترین کات ئەم پردانە بە تەواوەتی چاک بکات تاکو بتوانن چارەسەری ئەو کێشەیە بکرێ و هاتوچۆیان ئاسان بێتەوە.